بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سی گەوهەر زۆر خۆشحاڵین کە ئەم شەویش بووینە میوانی ماڵەکانتان داواکارین لە خۆی گەورە و میهرەبان ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کردبێت و ئەم چەند شەویش کە ماوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز هیوادارین کاتەکانتان بە فیڕۆ نەدەن و بە عیبادەت بەسەری بەرن بۆ ئەوی خۆی گەورە هەموو لایەکمان عەقیبەت خێر بکە ئینشاءڵڵا. خۆشەویستان ئەم شەویش بگومان تەورێکمان بۆ ئەوی خۆشەویست ئامادە کردووە بە یارمەتی هاوکارانمان لە ژووری کۆنتڕۆڵ و پشکامێرە و هاوکاری ناوستۆدیۆم کاک دانیار پێشکەشتان دەکەین. پێش ئەوەی بچینە لای تەوەرەکە و کاک دانیار سڵاوی خۆی بکات ئەمن سوپاسی سپۆنسەرەکانم دەکەم کە MK شۆپینگ کە نامنیشانیشان دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چک هەروەها باخان حیجاب کە نامنیشانی ئەوانیش دەکەوێتە تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 119 120. سڵای خوا لێبێت. سڵاو لە تۆش کاک دانیار باشیت. سەلامت بێ ئەخوا. بەنای خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله. ئەم چەند شەوەی کە ماوەمانە خوای گەورەی یارمەتی دەرمامێت تاوەکو ئەم شەوانە زیندوو بکەینەوە بە عیبادەت و بە پەرستش و بە نزا و پارانەوە ئینشاءالله. خۆشەویستانمان ئەم شەویش لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین هەڵبەت بە یارمەتی و بە هاوکاری ئەو ستاف ئازیزەی لە پشکامێرەوەن و ماندووبوونیان بەرز دەنرخێنین. بەنامەیەکی نوێی سی گەوهەرتان پێشکەش دەکەین ئینشاءالله. بابەتی ئەم شەومان باسکردنە لە نزا و پاڕانەوەکان زانین شێوازی دوعا شێوازی نزا و پاڕانەوە چۆن چۆنیە و باشترین دوعایە کامەیە کە ئێمە ئەنجامی بدەین و بەتایبەتی تر لەم شەوانەی کۆتاییماندا ئێمە چ دوعایەک زیاتر ئەنجام بدەین و بپاڕینەوە لەگەڵیشیدا مەرجەکانی دوعاکامانن پێویستە میکانیزم و شێوازی دوعا و پاڕانەوە چۆن ئەنجام بدەین دواتر لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ دەکەین هەڵبەت لەگەڵیشیدا ناوە مەجلیسەکەمان گەرم و گورتر دەکەین پڕ چێژی ئیمانی دەکەین بە دەنگە خۆشەکەی کاکە زانیار کە قورآنی پیرۆزمان بۆ دەخوێنێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها
أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. دووبارە سڵاتان لەبێت خۆشەویستان و ئازیزانمان، باس لە تەورەکەمان دەکەین کە نزا و پاڕانەوەکانە لە شەوانی قەدردا، بزانین نزاکان چین و چۆن دەکرێن و سوودی نزاکردن چییە. هەروەها کاک زانیار عەبدوڕەحیمیشمان لەگەڵا دەبێت کە قورئان خوێنە، ئەمشە دڵ دەروونمان بە قورئان ئاوادان دەکاتەوە و شەوەکەمان پیرۆستر ئەکات. هەروەها مامۆستا هێدی سەعیدیش کە بانگخوازە لەگەڵمان دەبێت و لەسەر تەورەکە زیاتر گفتوگۆ دەکەین. یاخوا بەخێر بێن. بەخێر بن. تاعەت و ڕۆژوتان قبوڵ بێت إن شاء الله. يخوا بخير مامۆستا هێدی قسەی سەرەتا چییە؟ یاخوا بەخێر بێت دووارە. زۆر سواز بۆ پێیان سواز بۆ دەرفەتە. يخوا سلامت. ئەگەر بۆ خوبمەک بۆ هەموومان کاتە توێش و قیامەت اللهم آمین. إن شاء الله. کاک زانیار دەستەکانی تۆش خۆش بێت. سلامت بنیان. خۆش بخوێنین. خی گەورە بێوەیتانکە و خی گەورە پاداشتی ئێوەش باتەوە إن شاء الله. مامۆستای دیگەم بینەوە لای جەنابەت دوعاکردن چییە؟ مەبەست لە دوعاکردن بۆچی خۆی باڵا دەست زۆر پێی خۆشە تاکەکانی مسلمانان مرۆڤ لێ بپارێتەوە هەمیشە بەردەوام دوعا بکات؟ طبعا بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دست خوش مامۆستای بەڕێز ابن قیم ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ لەناو دڵی مرۆڤەکاندا بەتاڵای یەک هەیە، هیچ شتێک ناتوانێت ئەم بەتاڵایە بپڕکاتەوە جگە لە پەروەردگار و مناجات لەگەڵ پەروەردگار نەبێ. کەوابوو دوعاکردن ئەو فراغە ڕۆحیەمان بۆ پڕ دەکاتەوە کە مرۆڤ پێویستی پێیەتی لە وجودەوە هەتا و کاتێک کە لەسەر زەوی دەمێنێتەوە وفات دەکات. و گەورەی دوعاکردن کە پەروەردگار حەز دەکات و مناجات حەز دەکات و حەز لەوە دەکات کە بەندەکانی هەمیشە چاویان لەسەر ئەوە بێت تاکە زات و تاکە پەروەرێن کە سەیری بکرێت کە ئەڵڵا بێ بتوانێت متابعە بکات و بتوانێت مناجاتی لەگەڵ خۆی بەرکاتەوە. بۆ لەبەرەوەی هەمیشە ئەم کەسانی کە حەز دەکەن یارمەتی دەری کەسانێک بن، دەستگیرۆی کەسانێک بکەن، پشتی کەسانە بکەن، ئەم کەسانن کە دڵیان هەیە بتوانن یارمەتی دەری کەسانە بکەن کە ئەم کەسە محتاجی بە شتانێک و چاوە لە چاوی لەدەستی خەڵکانێک نەبێت، چاوی لە زاتی ئەم زاتە بێت کە پێی دەگوترێت ئەڵڵا پەروەردگار بۆی بتوانە فەڕاکانی بەپڕکاتەوە. زۆر باشە. ئەو نزا و دوعانەی ئێمە ئەیکەین ئایا پایەیان هەیە؟ ئەگەر هەیەە پایەکانی کامانن؟ پایەکانی بەڵەپایی هەیە. دوعاکردن خۆی خاڵی یەکەم خاڵێک کە بتوانین وەکو خاڵبەندی باسکەین بۆی بتوانین خۆمان و بینەرانی بەڕێز بتوان مستەفید بن لە بابەتێکم باسی دەکەین ئەمشۆ ئین شاء الله. پایی یەکەم لە نزا و پاڕانەوە بەڵێ خاڵی یەکەم داوا لێکراوە کە زاتی پەروەردگارە. واسە ئێمە لە پایی یەکەم دەبێ وریابین لێی تێبگەین ئەو جار بچینە سەر پایی دووەم و سێم و چوارەم. پایی یەکەم کە دەڵێن پەروەردگار زاتی ئەڵڵا ئەم کەس ئەم زاتە گەورەیە کە ئێمەمانان داوای لێ دەکەین ئایا لە ئاستدایە لە چ ئاستێکدایە. ذاتي پەروەردگار تو ذاتێکە ئەم زاتەیە کە خی گەورە بە خۆی لە وەصفی خۆیدا دەفەرمێ ئەلەم تعلم أن الله له ملك السماوات والأرض ما لكم من دون الله من ولي ولا نصير. ئەم زاتی ئێوە داوای لێ دەکەن زاتێکە خاوەنی ئەرز و ئاسمانە، خاوەنی کەون و کائیناتە، خاوەنی ئەوەی کە لە بینی ئەرز و ئاسماندایە کە ئەوەی کە هەموو بە خۆی پەروەرێنی خۆی بۆ خۆی درستی کردووە. وامەزانن ئەو پەروەرێنی ئێوە داوای لێ دەکەن دەستگیرۆی بەندەکانی کە دەستگیرۆی بەندەکانی دەکات بتوانێت محتاج بێ بە ئەوی کێوە داوای لێ دەکەن یاخود لە بەخشینی پەروەردگار کە دەبەخشێ بە بەندەکان ئەوە نییە کە لە بەخشینی پەروەردگار کەم کاتەوە. بەتایبەت ئەم ڕزق و ڕۆزی کە بەمانان ڕۆژانە دەیبینین و بەردەوام متابعە دەکەین و بەردەوام ڕزق و ڕۆزی لەوەدایە ڕۆژانە دێتە ئینتاج بەرهەمێنەر و بەکاریش دێنێ. بۆیە لە وەصفیەوەدا پەروەردگار دەفەرمێ ئین هذا رزقنا ما له من نفاد. بەڕاستی ئەم ڕزقی ئێمەیە و تەوابوونیشی نییە. کابوو ئێمە خاڵی یەکەم دەتوانم بڵم پایی یەکەم پێویستە زۆر ئاگامان لێ بێت داوا لێ چ دەکەین داوا لە پەروەردگار دەکەین. ئەم زاتە بەرز و پیرۆز و بەڕێزە ئەوە نییە کە ئێمە بە چاوێکی کەمەوە سەیریکەین یاخود ئەو داواکاری و تەڵەبیاتانی کە ئێمە لەگەڵ پەروەرێنی خۆم لە شەوانی قەدریان لە شەوانی لە کاتەکانی تردا من داوا دەکەم شتێکی کەم بێ بۆ چکا پەروەرێن زۆرەوە گەورەترە. ئەو پایی یەکەم. پایی دووەم کە دەڵێن داوا لێکراو ئەڵڵا. دووەمیان نزاکار چێە؟ ئەم ئینسانەیە کە داوا دەکات لەخوا واتە پێویستەکانی خۆی دەباتە لای پەروەردگاری خۆی. چۆن؟
نزاکار ئەو کەسەیە کە محتاجە بەو شتانەی کە لە دنیادا پێویستی پێێتی، محتاجە بۆ فەراغ ڕوحی کە دەیهەیە پڕیکاتەوە، محتاجە بۆ لێخۆشبوونی پەروەردگار کە پێویستی بە بەندەکە پێویستی بە پەروەردگارە تا بتوانێت لێخۆشبوونی پێ خۆی پێعتاکە، کەوابوو نزاکار ئەو نیسانەیە کە پایەی دووەمی دوعاکردنە. سێمیان خودی نزا، خودی ئەم چەمک و وشانەی کە ئینسان لە کاتی دوعاکردندا لەگەڵ ذاتی ئەڵڵا لەگەڵ پەروەرینی خۆی بەکاری دێنێت. جا من پێویستم لێرە بە چەند قەوسێک وەربگرم چۆن کوڕڕوونکردێک بدەم ئەگەر جەنابتان ئیزن بفەرمن. نزا ئەم وشە و ئەم چەمکە جوانانەیە کە ئینسان بەکاریان بێنێ. چۆن ئێمە چۆن کاتێک کە وتارێکی مامۆستایەکی ئاینی یاخود سیمینارێک یاخود خولێک هەر بابەتێک کە دەکرێت گڵبژێری وتە دەکرێت و عەرز دەکرێتەوە لە ناو 30 بۆ 40 دقەدا 1-2 دقە وەردەگیرێتەوە گڵبژێرەکە دەکرێت و عەرز دەکرێت بۆ کەسانی کە متابعە دەکەن دانێ مستەفید بن. من پێم وایە گڵبژێری وشەشمان پێویستە بۆ خزمەت پەروەردگار. چۆن ئەم پەروەردگاری کێمە دەچینە خزمەتی دوعا دەکەین داوا دەکەین دەپاڕێنەوە لەی پێویستە وشە سازیەک بەکاربهێنین لەگەڵ زمینە سازی کە دەیکەین وشە سازیەکی جوانش هەڵبژێرین. نمونەیەکی جوانی بۆی باشتر ڕوونێتەوە بەرچای من و بەرچاوی بەڕێز و مینەرانیش ڕوون بێت. چۆن تەشبیهات نەبێ لله مثل الأعلى بەندەیەک دەچێت بۆ مقابلەیەک تەقدیمی سیڤیەکەی خۆی دەکات بۆی بتوانێت لە کۆمپانیاک یان لە شوێنە وەربگیرێت. ئەم ئینسانە هەڵدەستێ شەو وا دەتوانم بڵێم چەند شەو پێشتر ئامادەکاری تاو دەکات وشە سازیەک هەڵدەبژێرێ بۆی بتوانێت دڵی ئەم کەسە ڕابکێشێ بۆ لای خۆی کە مقابلەکەی دەکات بۆی بتوانێت لەم شوێنە لەم دام و دەستگای حکمی یان ناحکمیدا بتوانێت وەربگیرێت. بۆچی؟ بۆی بتوانێت سەرنجی بەرامبەر ڕابکێشێت. یاخود بەمانایەکی تر ئەم کتو کوڕانی کە پەیوەندی لە بین یەکتر دروست دەکەن بە تایبەت ئەگەر بەنیازی زەواج بێ بتوێ قسە لەگەڵ ئافرەتەکە بکەی بتوانانی بچێ پێشەوە چەند ئامادەکاری دەکەین، چەند وشەی جوان بەکاردێنین، چەند وشە تەکنیکێک بەکاردێنین دەگەڕین لە کتابەکان لە گۆگڵ لە سەرچاوەکان بەکاردین وشەیەک ببینمەوە کە بتوانم سەرنجی ئەو کەسە بەڕابکێشم بۆی ئەو شتێک کە من مەبەستمە تابیلی متم بتوانم پێم عەتاکە و کە دڵی خۆیەتی. طبعا ئەمانە تەشبیهات نێ ولله مثل الأعلى نمونە بەرزەکان هەر بخوان بەڵام بۆ تێگەیشتنی ئاستی عەقلی ئێمە لە ئاستی خوادا بۆی بتوانین پێویستمان بۆ نمونانە دەبێت. ئەم کەسانە هاتن وشەی جوانەکانیان بەکارهێنا. ئێمەش پێویستە بۆ مناجات لەگەڵ خوا لە بابەتی پایی سێم کە پێی دەگوترێ نزا هەمان ئەم چەمک و وشانە بەکاربێنین کە بتوانین زەلیلی خۆمان وەزەبوونی خۆمان و گەورەی و دەسەڵاتی پەروەردگار نیشان بدەین تا بتوانێت ئەو پەروەردگارە ئەوەی کە پێویستمانە لێخۆشبوونە یاخود مابەتە مادیەکانە پێمان عەتا بکات. پای چوارەمانێ ئەو شتی کە میسان بووی داوا لە خوا دەپاڕێتەوە. چی پێویستە؟ دەکرێت من ئەم شەو لەم شەو کە دادەنیشم پێویستم بە شتێک بکە کە کامەرانی ماڵ و منداڵەکەی خۆمە کامەرانی ژیانمە. دەکرێت لای جەنابتان داواکردنی تەڵەبیاتێکی مادی بێ، دەکرێت یە خوشکە بەڕێزە شتێکی تر بێ، مامۆستای بەڕێز شتێکی تر بێ. ئەو شتی کە داوای بۆ دەکەین لە خوا شتەکە معەیەن بێت دیاریکراوێ بتوانین بیبینەوە بەردەم پەروەردگار تا بتوانین پەروەردگار لێمان قبوڵ کا و پێمان بەخشێت. زۆر باشە. مامۆستایان میکانیزم و شێوازی دوعا شێوازی تایبەتی خۆی هەیە لە دەنگ بەرزکردنەوە لە دەست بەرزکردنەوە لەوەی کە خۆی باڵا دەست بە هەر شێوازێک بێ گوێویستی ئێمەیە یان زۆر جار هەنێ دوعا هەیە لەوانەیە لە ناخی خۆمانە بێ ینی بە زمان دەری نەبڕێت. پێشەوەی وڵای پرسیارەکەت دەمەوە بە پێویستی ێزانتیش بخەمە سەر بابەتانەی کە لە دوعاکردندا پێویستمان پێدی سوودەکانی دوعاکردن چی؟ دوو سوودمان دەتوانم بڵم دوو سوودمان هەیە لە دوعاکردندا. ئەم دوعایە کە ئێمە دەیکەین جا هاوار بکەین یان نزم بیان وەرگێ دوو سوودی زۆر گرنگی هەیە. خاڵی یەکەمیان سوودێکی دنیایی هەیە. دوعاکردن سوودێکی دنیایی هەیە. واتە ئەو شتە مادیانەی کە لە دنیادا پێویستمان بە خانوو، پێویستمان بە سارێ، پێویستمان بە ئەو پێداویستانی کە لە ژیانی خۆماندا هەموو ڕۆژەی بەردەوام ئیشی پێیەتی و داوا دەکات لە خوای گەورە. ئەگەر ئینسان دوعای کرد دەکرێت لە ڕێگای دوعاکانی خۆیەوە ئەو مادە دنیایی کە ئەو سوودە مادە دنیایی کە خوای گەورە پێی عەتا بکات. ئەگەر هاتوو ئەو مرۆڤە لە دنیادا ئەو دوعایی کە جەنابتان و جەنابمان ڕۆژانە دەیکەین و مناجات دەکەن لەگەڵ پەروەردەیەنی خۆمان ئەگەر قبوڵ نەبوو ئەم دوعایە دەبێتە عیبادەت بۆ قیامەتی خۆی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ دعاء هو العبادة دوعا بۆ خۆی عیبادەتەکەی ئینسان دیکە. جا ئەم دوعایانە چۆن بکەین؟ دێمە سەر پرسیارەکەی جەنابەت بتوانم وەڵامی بدەمەوە. کابرایشی دەشتێکیاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەی پێغەمبەری خوا ئەی محەممەد ئەو خوایەکی ئێمە دەیپەرستین ئایا پێویستەکە هاوار بکەین گوێی لێ یاخود بە چ قسە بکەین؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵامی نەدایەوە. پەروەردگار لەسەر حەوت ئاسمان هاتی دابەزان فرمي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب الدعوة الداعي إذا دعان. أي محمد تو بيان بله أو بنداني كبيويسيان بپروردگاره بيويسنا كهواركات دكري طلبياتك من هندك حالات جواز به دايك
جەرگ و دڵەکەی کە ڕوحەکەیەتی بەشێکی لێدا بڕاوکە وفاتی کردو هاوردەکە و بابەتیشترە یاخود ئەم جەرگ و ڕوحی کە بەشێکی لە ئەوروپا و چاوەڕێوە دەکات تا مزرۆ لە باوەشی بگرێ هاوردەکە بابەتیشترە بەڵام ئەوەی کە ئەسڵە ئێمە دەتوانین لەگەڵ پەروەرێنی خۆمان بە بێدەنجی دوعا بکەین بۆ چونکە پەروەردەکە فەرمێتی نحن أقرب إليه من حبل الوريد ئەم پەروەردگاری ئێوە دوعا دەکەن و لی دەپاڕن و محتاجن بە داواکارێکی خۆتان ئەگەر هاواریش نەکەن ئەگەر بە زمانیش نێڵێن شارەزایە وەزانایە بەو شتەی کە لە ناو ناخی مرۆڤەکاندا بە خەتەرێکە گەر ئینسان بە ناو دڵ دەرونیشدا دەڕوە کەوابووم مناجاتی من دەکرێت بە دەنگەوە بێ دەکرێت بە بێدەنگەوە بێ بەڵام بە بێدەنگی بێ ئینسان بتوانێت لەگەڵ خوای خۆی پەیوەندیەکەی بەهێزکاتەوە دەنگی خۆی بەرزکاتەوە بابەتیشترە دەکرێت لە ڕووی عیلمی و بابەتە جواب بدرێتەوە ئێمە لە ئەنماڵەکان شتێکمانەیە مرۆڤەکان لەو پێنج کەناڵی کە مرۆڤیدا فێر دەبێت یەکێک لە کەناڵەکان بەسەڕی سەمعیە لە ڕێگەی جووە فێر دەبێت هەمیشە ئەوانەی کە گوێین لە ڕێگەی جووە فێر دەبن حەزیان لێ گوێیان لە دەنگی خۆیان بێتەوە ئەگەر متابعە دەکەی کەسێک دووتە لە بەرژوورێک پێکەوە سعیدەکە یان دوو کەس کە دوعا دەکات پەیوەستی کەم و بابەتی خۆمان هیچیان بەدەنگ دوعا دەکات هیچیان بێدەنگ دوعا دەکات ئەم ئینسانە دەهێوێت گوێ لە دەنگی خۆی بێتەوە ئەگەر گوێ لە دەنگی خۆی نەبێتەوە شتەکان لێ تەکڵاو دەبێت مەشغوڵ دەبێت بە شتێکەوە بەڵام کە دووەر دەفەرمێ یا ڕەبی خۆیان بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئیسمی عەزەمەت کە دەنگ بەرز دەکاتەوە لەوانەیە مەبەستی ئەوە نەبێت کە ڕیای بکات بۆی کەسی بەرامبەر سەرنجەڵا بکێشێ نا ئەو مەبەستی ئەوەیە کە لە ڕێگەی گوێ و زانیاریەکانی وەرگرت بتوان لە ڕێگەی گوێ دووبارە بابەتەکە بڵێتەوە و قسە بکاتەوە لەگەڵ پەروەردگاری خۆی کەوابوو دەکرێت بەبێ دەنگی بە دەنگیشەوە ئەوەی کە گرنگترین شتە ئینسان بتوانێت میکانیزمەکان وشەکان بەکاربێنە لەگەڵ خوای خۆی تا بتوانێت پەروەردگار پێ ببەخشێت زۆر باش ئەم دوعا مناجاتانەی کە ئێمە ئەیکین ئایا شوێن و کاتی دیاریکراوی هەیە یان هەر کاتێک یاخود لە هەر شوێنێکمانەوە توانین دوعا بکەین خۆی کات و شوێنەکان جیاوازن دەکرێت کات و شوێنەکان دەستنیشان بکرێن لە چەند کاتێکدا باز بکرێت بەڵام بە پێویستی مرۆڤەکان لە شێ پێویستیان بەخوا لە چ کاتێکدا پێویستیان بەخوا دەکرێت لە شەوێکی ئاوای ڕەمەزاندا لە شەوێکی لەیلەتول قەدردا ئەو ئینسانە بتوانێت کاتێک تەحدید بکات سەیەکی شەوێک لەگەڵ پەروەردگاری خۆی دوعاکانی خۆی بکات دەکرێت دایکێک باوکێک فێرخوازێک مامۆستایەکی ئاینی پیشەوەرێک کارگوزارێکی بەڕێز کامیرەمانێکی بەڕێز ئێمەمانانی وەکوم تۆ دەکرێت لەو پێداویستی لەو کاتانێکی ئێمە پێویستمان هەیە بەخوا لەم کاتانە دوعا بکەین واتە تهدید نەکراوە کاتەکان بڵێن بەس بۆ تۆ بەڵام تهدید کراوە چ کاتێک پیرۆزەوە دوعا کردن سەیەکی شەو لە دوای نوێژە فەرزەکان پێ سەم دەفەرمێ دوعا ڕەت نابێتەوە قوڵ ئەوە نابێت لای پەروەردگار ئەو دوعایانەی کە ئینسان دەتوان لە بینی قامەت و نوێژ ئادیکە لە ڕۆژی جومعەدا کاتەکانی پێم وایە یەکجار زۆرن ئەوم بەلاوە گرنگە کە بڵێم دوعاکردن تەنها نابێت لە کاتی پێویستیە دەبێت دوعاکردن بەردەوام بکرێت و سپاسگوزار بێت لەسەر شتانێک کە خوا پێی داوی ئەگەر پێویستیش نەبێت هەندێک ذکر هەیە چێتە بابی دوعاکردنیشەوە مەسی قورآمان هەیە بەڵێ مەوەسا قسەکەی جەنابتانم زۆر بەدڵە خۆمەرجینی هەموو کاتێک ئەو ئینسانە کاتێک کە دوعا دەکات پێویستی بەخوا بێت و لە کاتیش دیاری کراوە هەر کاتێک بێتوانێت چونکە بیرمان نەچێت جیاواز لەوەی کە مرۆڤەکان لەگەڵ پەروەردگار زۆر جیاوازن بەندەکان ئێستا بڕۆ سەعات 1 و 2 شەو لە دەرگای هەر کەسێک بدەیت کە جگە لە شەوانی ڕەمەزان کەس ناتوانێت دەرگای لێ ناکاتەوە بەڵام ئەسڵەن ئەوەی کە پەروەردگار جیا دەکاتەوە لە بەندەکانی و ئاعزامی دەکات و گەورەی دەکات و تەعزیمی خۆی دەکات پەروەردگار هەمیشە سەیەکی شەو دەرگای کراوەتەوە نەکەوێت کاتەکانی تر یعنی ئەگەر سەیەکی شەو دەرگا کرابێتەوە بە طریقی ئەولا پێمان دەفەرمێ ڕۆژەکانی کرد و کاتەکانی کرد و تەوقیتەکانی کرد بەردەوام دەرگا کراوەتەوە وێ زۆر ئاساییە کاتێک دوعا هەنێ دوعا هەیە ینی خۆی باڵا دەستیش پێم وابێ ئەمە هەر زۆر گرنگە دووبارەکردنەوەی یەکێک لە مەرجی گیرابووین دوعاوەیە کە زۆر دووبارەکەیت و ینی وەڕز نەبی بێزار نەبی لە دوعاکردن سەبرگرتنە لەسەر دوعاکە ئیلحاح یەکێک لە خەسڵەتە هەرە بەرزەکانی باوەڕدارێکی ڕاستەقینی لە خواتەرس بۆ چونکە کاتێک کە تۆ پێویستت بە شتێک بوو ئەوەندە ئیلحاح دەکەی تا بتوانانی شتەکە بەدەست بێنی دەشمیاد نەبێ وەلیلاهی مەثەل الأعلا من هەمیشە نمونەکان دێنمەوە بۆی بتوانن گەورەی عەزەمەتی خوا دەربخەین چۆن منداڵە کاتێک کە پێویستی بە باوکێتی یاخود فێرخوازێک لە مەکتەبدا پێویستی بە دەرەجەیەکە مامۆستاکە دەرەجەکەی خۆی پێ ببەخشێت ئەگەر ئەو فێرخوازە ئیلحاح نەکا مامۆستای جان دەرەجەکەم بدەیان نەخێر تاو سواس ئەو مامۆستا دەفەرمێکی ئەو فێرخوازە پێویستی بە من نییە کە من دەرەجەی بدەمێت بەڵام ئەو فێرخوازە خۆشەویستترە لای ئەو مامۆستا دەتوانێت دڵی و مامۆستایە کە من کێشکرا بە لای خۆی ئەگەر جارێک 2 جار 3 جار 4 جار چوو بۆ لای ئیدارە بۆ ستافی ئیدارە و داوای لە مامۆستا کرد مامۆستا جان توانین دەرەجەکەم بدەیت سوپاس دەکەم ئەگەر دەرەجەم بدەیت یاخود ئەو منداڵێکی پێویستی بە لەعابەیەکە پێویستی بە شتێکی چێژێکە لە ژیانی خۆیدا بیبینێ ئەگەر جارێک 2 3 4 پێویستی بە ئەم شتە بوو ئەوەندە ئیلحاحی کرد لای دایک و باوکی سوپاسی کردین دەستخۆشی لەکەم دەیدای جاندەی بابە جاندەی توخوا بۆم بکە ئەو کات ئەم دڵی ئەم دایک و باوکە نەرم دەبێت ئەی پەروەردگاری جیهانیان ئیلحاحی یەکجار زۆر پێخۆشە بابەتێکە لە فەرمایشێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە کە دەفەرمێ موسى عليه الصلاة والسلام کاتێک
وكلم الله موسى تكليما يكيك لخصرة كان موسى عليه الصلاة والسلام كاتك سيلك البروردگار ذكرت عفرتك ديت لاي دفرمي برود أي موسى عليه الصلاة والسلام بو خصلتي كتوقس لك البروردگار ذكي داوام بو كبروردگار من ظالم في ببخشه جنونك لسربابتي الحاح زور بهذا موسى عليه الصلاة والسلام دست خدمت پروردگار دفرمي پروردگار خود عالمي بو آفرتك من ضالت فينا بخشيو بلا مني الراس باردو بتوشي بكم لخدمت جناب دا اگر بتواني من ضالي بخشي ام آفرتك تامزوري من ضالو قاقلي من ضالي بخشا موسى عليه الصلاة والسلام تصوري والله مي خويا پروردگار والله مي بخشي اي موسى من والله من ضالنا دم بو آفرتك چونك لقدر لا لقدري او من ضاو آفرتك من نسيمك وجاخجر من ضالي نابه موسى عليه الصلاة والسلام أم والله پروردگار دباتو بو آفرته أو آفرته وازنانه دفرمي جاري شتر أي موسى بتو خدمت پروردگار بوم داوابك أجر خواهي ورا من ضالم بي ببخشه أما شددي وهاتونو چونه تعدوسية جار ده دائما ويك موسى عليه الصلاة والسلام ضروا كديبينه أو آفرتي كهاتو تلاي كداوي بي خواهي ورا من ضالي بي ببخشه بلا من ضالي بي نبخشي كديبينه استا من ضالي بي موسى عليه الصلاة والسلام سري صورنا باش دبي من ضالي خوي بي يعني خابي عطاء كذا ويا موسى بيسي بمناجاته لقى البرودقار لبي أم صرتي بقى باش تشتاق واي كرت خواي جورا أو من ضالب بخشبه وافرتك لقدر نسرابه من ضالي بنا بخشرت موسى عليه الصلاة والسلام دسته الذاتي برودقار خدمت ذاتي برودقار فرما أي برودقار من دم هي بزانم أو افرتك تو لقدر نسيبه كمن ضالي بنا بخشي تشي واي كر أو من ضالق ببخشبه افرته برودقار فرمي موسى أو آفرتي كمن نسيبهم لقدري ذاك من ضالي نابي وغزاق شويرا أو أنت إلحاحي كرت أو أنت إلحاحي كرت من دم قدنات وأنا من ضال ببخشم چونك لا قدري تونا نسرا ودي فرمو أي الرحمن أي الرحيم تو من ضال ببخشة تفرمي من هر چند هيز من ضالي بينا بخشم أو الرحمن وبزي وسوزكي دي هنا سر من من ضال ببخشي ويزور جرينج الحاح كردن قدري غور إذا حيك لحد كان كما وصلنا كذا فرمي لا يرد القضاء إلا بالدعاء هيشتي قدرنا غور إلا دعاء كردن نبي جامل ليرو روي دم دخم أو دايكو برزاني أو خشك برزاني أو باوك برزاني أو كسب برزاني كلا الخمي رولا كانوا الخمي وكسان كلا قال عند جي هيج كاتك بخم نبين وهيج كاتك يجي بأمية النبي لرحمي خاي غوره لا تقنطوا من رحمة الله أو ما بيدا فرمي كأجرب هاتو إلحاح كين لا رجع دعاء كرنو دتواني قدر بقاري وإلحاح كردن بالله خالك يكجار جرينج باورداري شيء راستقينا بيريبك لك دعاء كانيته. زوباش ما بشين لي كالزانيار. كالزانيار كم يقرأ ما هو خلي خود حزبت شيء دنجك قارئك. والله ما شاء الله ونزور نازم كان بالله تايبترين يعني وكو بلاي منو منشاوية. رنگ بلای زورگ له همو آنی که حزیان با قرآن الهرمی کردستان هر منشاوی تایب ده یعنی نازم هری ولم نالی ولا قل یا جوره بود یا خود هر منشاوی با خوی هر وا جوره. ما سعیدی و قرآن خونی کمان و ما صارن للسی جوهری وارد نيجر اماجی با کرد. پیشموش یک دنیا دعای خیری کردو با منشاوی و نبینه طبعا. يعني بوني أو يعني واي كردو كأم مقامات وأم مردكاري وأم شوازمنا يعني أما كإخواني ليوي فير بالمراسي تأكيد زوري لقرآن خنا كان راستك يعني أكثر مدرسة كابنو وسر منشاي والله يتجمع منشاي باقي يميدي راسته والله خد هول داو تقليدي منشاي بكيتوا كان هول داو تقليدي بكيتوا والله التقليد جارجار والله ميتر خوكزنا بقول راسته والله أكري جارجار هنديكس تقليد أكاتو هنديكس زور جوانيش أيكات راسته والله ميتر كزنا بأخوي لا والله بالتأكيد أكيد شن آياتي قلت ما بيشكش بكيت أبيك واتش مقام وينك بو نهاوند وين لا كان مقامنا يزور شهر زايته يا خود والله عادة مقام كان حو مقام الرئيسي كيتر زور بقرآن خوينا كان أبي بيزان راسته وشهر زايش كشهر زاي هو بلهم يانا أبي حل حوت إيشان بكابيني بلان بدل لو أنا شندي جار عراقي وأويتي أكيد توظف فرع وشتي زيادة مقام عراقي كان ورترن لحوت الرئيسية كاش درجات يا خالد الصالح سلام الدنيا فرو ما وصيا أعوذ بالله من الشيطان الرجيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا
لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا ان شاء الله باب شجر بگرین دوایی بردام بین لگال مامۆستا هێدی و کاک زانیارە ان شاء الله بەڵێ خۆشەویستان دوای ناوبەر بەردەوام بین لەگەڵتان ان شاء الله. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتانە بەڵام پێش ئەوەی بچمەوە لای میوانەکان و گفتگۆی زیاتر لەسەر بابەتەکە بکەین زۆر سپاسی سپۆنسەرەکانم ئەکەم کە MK شۆپینگ کە ناونیشانیان دەکەوێت تا بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە هەروەها باخان حیجاب کە ئەوانیش ناونیشانیان دەکەوێت تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 119 و 120 بێگومان ئەم دوو سپۆنسەرەی من هەردووکیان لەناو شاری سلێمانیدا. مامۆستا هێدی با بێمەوە لای تۆ ئەو شتانەی کە مرۆڤەکان بۆیان نزا دەکەن دوعای بۆ دەکەن چین؟ خۆی لەسێ خاڵا کۆی دەکەمەوە. خاڵ یەکەم پێداویستە مادی و معنەویە دنیایەکانە. زۆرێک لێ مەمانان لە ئازمادی معنەویەکان لە پلەی یەک داین بۆ دوعاکردن. بەڵام زۆر گوێ من کەلمە بەستمە بۆ لێخۆشبوونی پەروەردگار کە پەروەردگار لێمان خۆش بێ نزا و پاڕەنەوە دەکەین. ئەوەی کە ئێمە پێویستمان پێیەتی لە دنیا بۆی بتوانین لە قیامەت سەربەرز بین و لێخۆشبوونی خوای گەورە پێمان عەتا بکە داوای لێخۆشبوون لە خوا بکەین. لە چی لێخۆشبوون داوای لە خوا بکەین؟ لە گوناهەکان کام گوناهانە؟ ئەو گوناهانەی کە بەتەنها کردومانە یاخود بە جەماعی کردومانە ناخ لە بەرچاوی خەڵک. ئەو گوناهانەی کە بەتەنها کە خوای گەورە بۆی سەتر کردوین کە ڕۆژێک لە ڕۆژان شەرمەزارین لەوەی کە لە ئاسیدا کە بیر لە گوناهەکە دەکەینەوە بەڵام گەر سوپاسی خوای گەورە دەکەین لەسەر ئەوەی کە پەروەردگار دڵخۆشیێک بە دڵمان دەدە کە پەروەردگار عیبۆ کەم کوڕەکانی بۆ داپۆشیوین. داوای لە خۆشبوون لە خوا دەکەین لەوەی کە گوناهەکان خوای گەورە لێمان خۆش بێ. کام گوناهانە؟ ئەو گوناهانەی کە چ خۆمان هەوڵمان داوە گوناهەکە بکەین چ نەفسمان چ شینگەکەمان چ شەیتان وای لێکردو بیکەین. چونکە کۆمەڵە کۆکارەیە کە ئینسان تووشی گوناه دەکات. یەکێک لەوانەیە نەفسە ئەوەی کە پەروەردگار دەفەرمێ ئینە نەفسە لەئەمارەتون بیسوء بەڕاستی نەفس ئەگەر وریان نەبی جۆری سێمی ئەو نەفسەیە کە بەس ئەمر بەکاری خراپ دەکات. بۆ پڕکردنەوەی حەز و ئارەزوو خراپەکانی خۆی تووشی گوناه و تاوان دەبێت. دەهەوێت بە پێی حەزی خۆی بێ ئەوەی کە پێم وایە پندێکی کوردەوارەیە کە دەفەرمون نەفس وەکو چ وایە وەکو مشتێک وەکو چاو وایە ئەگەر گرتت مشتێکە ئەگەر بەرەتەدا دەشتێکە نەفسی وایە ئینسان وا دەکات. ئەگەر بە دوای نەفسی خۆی بکەوێت دەتوانێت هەرچی حەز و ئارەزووی خراپی هەیە کە بتوانێت پڕیکاتەوە. کابوو خاڵی یەکەم هۆکاری گوناهەکانمان نەفسە کە پێویستە داوای خۆشبوونی لێ بکەین. دووەمیان شەیتانە. ئیشێکە لە ئیشەکانی شەیتان چییە؟ وەزێر لەهەم الشەیطان ما كانوا يعملون. شەیتان گوناهەکانمان بۆ دەڕازێنێتەوە بەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ. پێم وایە هەمومان لە گوناه لەو قسەیەتێ دەگەین کە چونکە هەمومان قابلی گوناهین هەمووشمان گوناهمان کردووە. ئەگەر بچینە بازارە وەکو نمونەیە گۆری بگرم
وەک بەرمونۆک خۆم سەیری ئافرەتێ بکەم لە دوورەوە دەیبینم و ئافرەتە زۆر جوانە کە دێتە بەرامبەر من و ئەو جوانی نامێنێ یەکێک لە تەکنیکەکان و یەکێک لە داواکانی شەیتانەکە بۆ منی کردووە کە چ دەکە وەزێنێ لەهەموو الشەیطان وما كانوا يعملون ئەم گوناه هەم بۆ دەڕازێنێتەوە تا بتوانێت تووشی ئەم گوناه کە کاو دەیهێوێت خواردنێکی حرام یەکەم جار ئەم خواردن ئەوەندە جوان دێتە بەرچاومان ئەوەندە جوان دێتە بەرچاومان دەڵێ ئەگەر نەیخۆین یەکسە دەمرین باس بەڵام کاتێک کە گوناهەکەمان کرد خواردنەکەمان خوارد بەهۆش خۆمان دێنەوە باش ئەم گوناهەمان بۆ کرد ئەم خواردنە حرامەمان بۆ خوارد تەماشا دەکەین شەیتان بۆ ڕازاندنەوە یاخود ئەو گوناهانی کە ئینسان بەتەنها دەیانکە ئەگەر متابعە بکەینی یەکەم جار بۆ گوناهەکە هەموو هەوڵێک دەدەین تا بتوانین بگەینە مەرحەلەی گوناهەکە بەڵام دوای تەواوبوونی گوناهەکە تێدەگەین کە شەیتان فێڕی لێکردنی بۆ ڕازاندنەوە بەرمونەیەکی زیندوە گەورە بگرین بۆی باشتر لێی تێبگەین ئەگەر کەسێک بیهەوێ بەتەنها لە ماڵ گوناهێککە یەکەم جار ئەو خوتوات و شەیتان ئەو خوتوات و هەنگاوانەی شەیتان جێبەجێ دەکا بۆی بتوانێت پلانسازی بکا بۆی بگا بۆ گوناهەکە دەیکا یەکەم شت ئیش لەسەرەوە دەکا بتوانە ماڵەکەی بۆ چۆڵکەن ببێت بە وەزیری پلاندانان گوناهەکە بڵە دایەجان باوکە جان بچن بۆ ماڵە پێویستی بێت چەند ساڵەتە سەردانتان نەکردو بۆ ئەو دەبێ ڕەحمن ئەو خوتواتێکی شەیتانەکە گوناهەکە دەڕازێنێتەوە دووەم مەرحەلە و سێم مەرحەلە بەدەستدانە بە گوناهەکە بەڵام کە لە دوای گوناهەکە تەواو بوو ئەو جار هەز دەکا باشە من چ گوناهەکەم کرد کابوو زێنێ لەم شەیتان وما كانوا يعملون لێرەیە بۆیە شاعیر پێمان دەڵێ گوناهت کرد تامەکەی ڕۆی سزاکەی وا چاوەڕێتە لە فرمێسی پەشیمانی هەڵوەڕێنە تا دەمری پرسیار بکە لە لاشەکەت ئاخۆ بەرگەی هاگردەگری کابوو گوناهکردن ئەوەی کە ئێمەمانان ئەوەی کە بووی لە پاڵ لەخوا دەپاڕینەوە خوای گەورە لە گوناهانەمان خۆش بێت بەڵام باوەشمان بیر نەچێ ئەوەی کە پەروەردگار مرۆڤی کرد جێنشین لەسەر زەوی حیکمت و هۆکاری چی بوو لە ئاسێشتدا مڕەشەحی یەکەم کە مرۆڤ دەرچوو بکرا بە جێنشین چی بوو ئەوەی کە پەروەردگار شەیتانی نەکرد جێنشین لەسەرەوەی کە چووکە شەیتان بەس خەرجی گوناه و تاوانە ئەی بۆ مەلایکەتەکانی نەکرد جێنشین ئەویش بەس خەریکی کاری چاکە ئەی شەیتان مرۆڤ بۆ جێنشین لەسەر زەوی چووکە مرۆڤ جێنشین دەبێتە جێنشین لەسەر زەوی چی شتی هەیە چاکیشیە و خراپیشیە ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ والنفس وما سواها فألهمها فجورها وتقواها لەناو جەستەی مرۆڤدا دوو شت هەیە دەکرێت باش لایەنە باشەکەشی ئیش بکە لایەنە خراپەکەشی ئیش بکە کابوو کە مرۆڤ کرایە جێنشین لەسەرەوەی کە چونکە قابلی گوناه و تاوانە بەڵام باو دەرگایەدا نەخەین لێرە فەرمایشیش پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ هەموو مرۆڤێک گوناه و تاوان دەکات بەڵام باشترینی گوناه و تاوانەکان ئەو کەسی کە گوناه و تاوان دەکات باشترینیان چیە لەو کەسانە ئەوەی کە تۆبە دەکات لەسەر گوناهەکەی خۆی کابوو خاڵی دووەم ئەوەی کە مرۆڤ بۆی لە پارەتەوە لەخوا بۆی بتوانێت خوای گەورە لێ خۆش بێعتاب بکە لێ خۆشبوونی خوای گەورەیە پێم وایە خاڵی سێم زۆر بەهێز ئەگەر واگەمان لێ بێ خاڵی سێم بە حکمەوەی کە مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە لە کۆمەڵگادا دەژی بەرکەوتنی زۆرە لەگەڵ خەڵک و پێویستی بە چاودێریکردنیشە پێویستە ئێمە دوعا بکەین بڵێن پەروەردگارە ئەو زاتەی کە هەمیشە بۆ چاوتروکانێک خۆمان نەداوەتە دەست خۆمان هەمیشە واشمان بۆ بکە خۆمان نەدی دەستی خۆمان بۆ چونکە ئێمە معڕەزین بەوەی کە حەز و ئارەزوێکی خراپ لە ناخماندا هەیە کوتمان فەلهەمها فجورها وتقواها کەممان بەلای چاکەکەدا دەڕۆین مەگەر خوا ڕەحمان پێ بکە ئەگەر ناوەکو حەز ئینسان حەزی لێ کاری خراپ بکە ئەنی حەزی لێ بتوانێت بە دوای ئەو خوتوات و هەنگاوانەدا بڕوا کە شەیتان و نەفس و برادر و هاوڕێ و ژینگەکەی فێریەکە کەوابوو دەڵێن چی ئێمە دەڵێن ئەو شتەی کە ئێمەمانان بۆی لەخوا دەپاڕینەوە ئەوەیە کە بڵێن خوایە جان بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لەم سەر زەویە کە دەژین بۆ چاوتروکانێک فرامەشمان بکە من دەمێت سەرنجی بەڕێستان ڕابکێشم ماوەساوە سەرنجی میرەنان ڕابکێشم بۆی کە ئەم دوعاشی فێرمان دەکات کە دەفەرمی یا حەیو یا قەیوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة العين یەکێک لە دوعاکانی ذکری بەیانانی واران چێ دەیخوێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خودایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت چۆن دەپارێتەوە دەفەرمێ چی خودایە بۆ چاوتروکانێک خۆمە دەدەستی خۆم چاوتروکانێک چەند پێچێ سانێ نا زۆر لە سانیش کەمتر باشە بۆ ئەمە زۆر جار بیلۆ دەکەمەوە باشە چەند پێغەمبەرمان بۆ هاتووە 124,000 پێغەمبەر چەند پێغەمبەر لە قورئاندا ناوی هات 25 چەند پێغەمبەر کرا ئولی العەزم 5 کامیان کرا سەردار پێغەمبەر خۆ صلی الله علیه و سلم باشە کامیان لە هەمویان ئەعظەمتر و گەورەترە کامیان لە هەمویان معجزەی زیاترە پێغەمبەر صلی الله علیه و سلم کامیان ئەوەی کە پێغەمبەر فەرمێ من گەورە کراوم بەسەر پێغەمبەرەکانی کەدا بە شەش ئەوەی کە بۆ من کرا بۆ پێغەمبەرەکانی کە نەکرا کامیان لە ئیسرا میعراج شەوڕەوی کرد و پێشنێژی بۆ پێغەمبەران کرد هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من سەرم سوڕماڵەوەی ئایا باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی ئەم دوعا دەکا لە ئەست ئەم هەموو ئەعظەمەتی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەست ئەوەی کە کراوەتە معسوومی هیچ گوناهێکی لەسەر نەماوە گوناهەکانی بۆ خوای گەورە پاراستوێتی لە گوناهەکان باش ئەم زاتە گەورەیە دەفەرمێ خوایە بۆ چاوتروکانێک خۆم بەدەستی خۆم باش ئێمەمانات چی بکەین هەر بەجددی وەڵڵا ئینسان کاتێکە بیرەوە دەکاتەوە بۆ موناجاتە بیر بکاتەوە لەگەڵ خوای گەورە وەڵڵا هەموو چڕک بەڕێشی دادێ باشە بۆچی خوای گەورە یعنی مرۆڤەکان
تووشی ئەوە دەکە ئەگەر لە چاو تروکانێکی خۆیان بخۆی بیان پێ بێبەشیان بکە تووشی گوناهی چاوان دەبن کابوو گرنگە ئێمە لەوە بەدڵنیا بین لەوەش ئاگامان لێبێ بۆ سێشت لەخوا دەپارڕینەوە وەکو بیرهێنانەوەیەک یەکەمیان بۆ مادیەکان شتە مادیەکان دوو بۆ لێ خۆشبوون سێ بۆی بمان پارێزە لە سەرزەوی چونکە ئێمە لە نوێژدا هات کە خۆی فەرمێ دەچی لە سوورەتی فاتحە دەفەرمێتی اهدنا الصراط المستقيم خوا هدایەتم دە لەسەر ڕێگا ڕاستە بۆ چونکە من قابلی ئەوەم کە لادەم لەسەر ڕێگا ڕاستە ئەگەر زاتێکی وەکو تۆ پاڵپشتی من نەبێ ئەم دوعای پێغەمبەر صلی الله علیه و سلم نەخوێن و فێر نەبم من زۆر لە خۆم ڕانابینم کە بتوانم بچمە ناو دنیایەک بۆمب و تەقینەوە کە حەزەر نەکەم بە پێیەکانی خۆم پێیان لێ نەنێم کابوو گرنگە ئاگامە لەو خاڵانەش بێت زۆر باش مامۆستاگیان پێی لەسەر شێوازی دوعاکردن شێوازی جیاوازی هەیە کامانە شێوازەکەی من لێ خاڵ دەکۆی دەکەمەوە خاڵەبەت ئەو وەڵامەیان تاوان شێوازی زۆر زۆرە بەڵام من پێم وایە ئەم خاڵ ئەم شۆ بگات خۆم جێبەجێکم جەناب جێبەجێکە یەک بەشدار بوو یاخۆتاواتە یەک بینەر جێبەجێی کا زۆرە بۆ ئێمە ئەم شێوازە پێی دەگوترێ شێوازی سەپڵە نەبوون سەپڵە نەبوون واتە چی واتە یەکەم جار ئەو نیعمەتانەی خوا لەمان لەبەر چاوێ ئەو جار داوای نیعمەتانی تر بکەین ئەم لەش ساغی یەکەم جارمان لەبەر چاوێ ئەم جار داوای لەش ساغی تر بکەین بنمونەیەکی زیندوو پێشەوەی وەڵامەکەت دەمەوە بە هەمیشە بۆ من حەزم لێ نمونە زیندوەکانە بۆی تێکەڵ کێشە بکەم بۆی بە وتەکان و وشەکان شوێنی خۆیان بگرن ئەگەر من پێویستم بە ملیۆنێک لە کەسێک وەری بگرم پێویستم بە 2 ملیۆن لە مەبلەغە پارەیەک بە هەر مەبلەغێک بێت یەکەم جار دەسما حزوری ئەم کەسە زۆر بە شەئامەت و بە شێوازێکی جوان و گوڵبژێری وتەکان دەکەم پێویستم بە ملیۆنێک بە 2 ملیۆنەکە بتوانی وەرم بم دێ جاری یەکەم و دووەم و سێم ئەم کەسە ئەو مەبلەغەی کە من پێویست مەبلەغەکەم بۆ پڕ دەکاتەوە بەڵام جاری چوارم و پێنجەم یەکسەر دەڵم چی کاکە ملیۆنێک 2 ملیۆنم دەدەی یاخود نامدەی دەڵێ کاکە نادەنە تا ئەم دەستەواژەیە ئەگەر کەسێکی عاقڵ و ژیر و ئاوەزداری وەکو جەنابتان و بینەرانە تۆزێک لێی ورد بێتەوە بێسەپڵەی تێدایە بنمونێ بەڵام کاکە جان خۆ تۆ ئەوەندە پیاو نەبووی قەت یارمەتی نەدام ئەوەندە کەسایەتی تۆ ئەوەندە بەهێز نەبوو بەڵام ئێستا پێویستم بەوەندە مەبلەغی دەمدەی یان نامدەی کیف خۆت ئەم کەسە قابلی ئەوەی کە مەبلەغەکە پارەکەت نەداتێ ئەگەر بشت داتێ لە گەورەی خۆی دەداتێ بۆ چونکە ئەم کەسە یەکەم جار هاتو بیلۆ دەکاتەوە باشە منێک ئەگەر لە بەرخاتی خوش کرد بێتم خۆشە کەسی بەرامبەر بۆ بزانێت کە من چەند جار دەستگیرۆی ئەوم کرد بۆچی ئێستا دەستەواژەکانی ئەوەندە بەڕقی لەگەڵ مەقسەدەکە بەڵام چەند جوانترە بڵێم ئەی ئەم کەسە بەڕێزەی کە تۆ چەندین جار هاوکاری مادی معنەی پێشکەشی من کردووە من هەمیشە لە چاکەی تو دەرناچم من هەمیشە پێزانینم هەیە بۆی کە شەوانێک ڕۆژانێک پێویستم بە مەبلەغە پارەیەک بووە منداڵەکەم نەخۆش بە پێویستی بە عیلاج بووە تۆ یەکەم کردو تا سەرمەشق و پێشەنگی خۆم بۆی بتوانم لە خەیاڵی خۆمدا چ کەسێک پارە وەربگرم جەنابەت بووی من هەمیشە قەرزداری جەنابەتم ئێستاش وەکو جارانی تر هاتووم مەبلەغە پارەیەکم پێویستە ئەگەر گەورەی بنوێنی وەکو جارەکانی تر هاوکارم بکەی خۆی ئەگەر هاوکاریشم نەکەی من لە شەئن و کەساتی تۆ کەم ناکەمەوە من هەر سوپاسی تۆ دەکەم من هەر ئەو کەسەم سەپڵە نیم بەرامبەر ئەو 3-4 جارەی کە جەنابەت وایە یارمەتیەکەت دام هاوکارت کردم باشە ئەم کەسە لە ئەز ئەم وشانەدا چۆنە ساین دەڵێ چی دەڵێ وەڵڵاهی ئەگەر پارەشم نەبێ دەچم بۆت قەرز دەکەم لەبەر ئەوەی کە تۆ پیاوێکی ئەوەندە بە لیقا و بە وشەیەکی جوان و ئەوەندە بە ئینسافی و ئەوەندە بە چی پێ دەڵێن کەسێک کە بە ئەمەکی بەرامبەر بەمان ئەم نمونەیە وەرگرە بەرامبەر بەخوا طبعا تشفيات دمي ولله مثل اعلى نمونه برزكان هرب خوال من دمي او شواز دعاء بقينم كسبلنا بين برامر بپروردگار چون من نعلم يا ربي خويا ابو خاطرنا وجوانا كان ياخذ لش ساغم كي استانا خوشم شفام دي هليم دعاء خذ دعاءك هلني بس شوازك دعاء من فيما هلي لم دعاء او شواز دعاء كرنا بو من تمن بن منسي صلاه بيستنو دانا صلاه الحمد لله صاغ وسلامه يك شمنا بلام خويا لش ساغم كي استانا خوشم هلام دەیڵم خۆی گیان من سوپاسی تۆ دەکەم 29 دانە ساڵە لە حوزوری جەنابەت ڕۆژێک دەستم بەرز نەکرەوە کە لەسەرەوەی کە لەش ساغت کردوم من پێزانینم نەبوو بۆ تۆ من شەرمەزارم بەڵام ئێستا دەرک بۆ دەکەم پەروەردگارە شەرمەزارم لە ئاستی ئەوەی کە لەش ساغت کردوم هەستم پێ نەکرد بەڵام پەروەردگارە وەکو جارانی تر لەش ساغیم پێ ببەخشەوە چەند کاریگەری جوان دەبێت یان بە شێوازێکی تر نەڵم خۆی گیان منداڵم پێ عەتاکە بە لە کاتێکدا خۆی گەورە 5-6 منداڵی پێ عەتا کردوم دەڵام پەروەردگارە من سوپاسی تۆ دەکەم لە ئاستی ئەوەیدا من یەکێکم لەو کەسانی کە ماڵەکەم بە دەنجی منداڵ و گاڕوگۆڵی منداڵ قەرباڵغ بە تۆ منداڵت پێ عەتا کردوم دە پەروەردگارە وەکو هەمووشە گەورەی و لوتفی خۆتم پێ بنوێنە ئەم جارەش منداڵم پێ ببەخشەوە من ناڵم خۆیان لە بنمونە ئەم پێداویستی ژیانم بۆ جێبەجێ بکەی من خۆیان لێت بە زیاد بە نیعمەتەکانت زۆر پێبەخشیم نا ئەمە جوانە بەڵام جوانترینمان هەیە پەروەردگارە لە خزمەتی تۆدا بە نەسە قورئانێک و کەلامە جوانەکەی تۆ داوا دەکەم کە دەفەرمێ ولا تعدون ولا ئەوەی کە دەفەرمێ
ولا تعدوا نعمة الله ولا تقنطوا لا أوي كذا فرمي لا تعدوا نعمة الله ولا تحصوها. نص قرآن كان لبير من يسا حاليا ده فرمي أو نص قرآن كان فرمي أي خواجة من ناتوانم سرجميري نعمتك هني شوكم أبم دستواجه زور نعمتك في بخشيم بالله بيويستم بنعمتي شي ترك أو نعمتك بتوالي في بخشي أو أنا تندين دستواجه وتندين شوازي تر إنسان دتوالي لشواني قدر لدواي شواني قدر لو كاتاني كبيويستي بيتي بتوالي لخدمت پروردگار ده أم شوازانا بكار بين تاخوي ورا أم شوازي بخشي دي كمان بينات يعني أو نزاو باران دو أنا بون ناس شيء رابردو مسلمانان زور نزاو باران عبادتي كي زور ينكر يعني أم چند شوجر ما هو بخوي هر شوي شواني كي جورن يعني شوي جشن بخوي شوي كي زور جورية لعبادة للبارانو يعني أمانة فرامجنا كي بمانوانا بإيدي دوي بستو حود شو جورا كان يعني قادوا عاد كرزن داخل وني نص القرآن كان بيرها وإن تعدوا نعمة الله ولا لا تحصوها بهرحال من دم أم خالص زور ببلامو جرينجا آية شيء بستو حود شيء بستو هاش شيء بستو كفاية بدرجة بدعاء كرزن ياخدنا ذكر أم شواني بيروزن دعاء كرزن تدا قبول أو كي بيعمل صلى الله عليه وسلم عائشة برسالة كأي بيغمر صلى الله عليه وسلم فرمان كات دعاء بكين أو كذا فرمان اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني بالله من ضلام بس بشيء بستو حود نكني شيء دعاء كرزن بس بالروجي جمعة أم كاتي كدعاء تدا قبولك أم كاتنا كني دعاء كرزن ذكر أم كاتاني كبيستم بخواي ولا قال خوا مناجات كم بيكم بشيء بستحود بتشي بجينجة سازي بزمينة سازي بوشة سازي بكات سازي بتوانم كاتي شو على قال برجاري خم دابن شم دعاء كاني خم كان لقال ودان بله زۆر باشە ئەو مەرجانە چین کە پێی سەر چاوبکرێ بۆ کەسێک کاتێک دوعاە خونزە ئەنجام دەدات مەرجەکان زۆرن یەکێک لە مەرجەکان کە پێویستە ئاگامان لە دوعاکردن بێت مەرجی یەکەممان ئەوەی ئەم دوعایی دەیکەین بە زمان نەیکەین بەڵکو بەدڵیش بیکەین لەجێڕنەوە جارێک موسى عليه الصلاة والسلام دەبینێ کەسێک دوعا دەکات لەخوا دەپارڕێتەوە ئەی خوایە ئەوم پێ ببەخشی خوایە ئەم پێ ببەخشی فرمومان موسى عليه الصلاة والسلام وكلم الله موسى تكليما قصر قال پروردگار دكا دفرما موسى تي پروردگار اگر من ام بندي داوي لمن كردبا او من امشتم بي عطا ذكر بو بندي بلان پروردگار فرمي اي موسى تو نازاني او بندي تو او بندي من كاتك دعاء دكا و بيويسي دبيت لايمن بس ما دعاء دكا بطل دعاناك چونك من اگادارم او بندي من بيويستي بدعاء كردنا لدلا نك بس بزمان ده فرمي موسى عليه الصلاة والسلام شو خزمة ده وبندية فرموي ده تبي دعاء قبول به فرمي بله دله من لقال پروردگاری خم قسم کردو که پیوستی ام کسانی وکو تو دعا كان یم بزمان نمی برکو بدل به ده فرمي ام کسا هات قلبي اوی که دعا کل زمان بگوره بدل هستا مناجاتك لقال پروردگاری خوی کرد بدل کردی که بدل کردی پروردگار ام دعای که پیوستی پیبو مرجکی بو قبول کرد کابو مرجی کم بزمانه ببدل بت مرجي دوام بيوسا دعائي كده يكين إما جمان من بخوا بكن دعاء كمان لقبول دكات بداخلهم زورق لا مكساني كانوا يشخين دعاء خفنا الدعاء ده كان يكيق لك شيء جورا كان من أويا كا ضلين خلا يزور دعاء ما كرت من بير منا لو تي دعاء ده كم بيصال دعاء ده كم خاي جرام دعائي لقبول الله كرتم ذكر أم قصية كلا سرتاو كتاي تمني ديكا هو كارك بله هو كارك كم دعاء قبولنا به بو شنكا حديث قدسي معني خواهي جورد فرمان أنا عند ظن عبدي بي من لسر قماني عبدك يخوما أم عبدتي دويت شوني دويت من ولا سر قمانك يدرون أجر من دعاء كم ظلم خوايا بخاطرنا وجوانا كان يخد لقناها كان مخوج بخول هيدا زانم ليش مخوج نابي فالرجال فرمي من اللي تخوج نبل شكاتو قمان دوابر من اللي تخوج نبل تفرمي خوايا أم ضال ما بيبخشي خو منو بيز دانا صالة دعاء كم خوايا من ضال بيبخشي أسر زانم بيبنا بخشي بلان باشتيك وكو عرفك بعد دعاء كان يخب كم خير فرمي من دعاء تو قبول ناكم چونك تو قميدي تاول لقل مني ويجرينجر دعاء كردن ده إما قمان ما نوابه كبروردگار دعاء كان ما لي قبول لك بسم الله الرحمن الرحيم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه
بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. سلامات يا رب وفيكم إن شاء الله. مصاهدي بابا مولايتو آية شازي دعا كردن وكوتد شازي يقول بجير وجوان به من دبرسم بتشجور دعايك إما دعا بكي خوي جوري دعا كردن دكري أمره يعني خود أم شو يكي قلو شازي دعا كرداني كي استفادان لبكين دعاي بيغمبران عليه الصلاة والسلام أقرب قرنو بدعاي پیغمبری خواه صلی الله علیه و سلم که لمحشر دا دعا دکا ام دعایه کاریگری ام دعایه که دفرمی امتی روژی محشر دست بدکا دکری بم دعایه بم اخلاصیتی پیغمبر صلی الله علیه و سلم دعا بکین بوی بتوانین ذاتی پروردگار اما عط امشتی که پیمان مبست معنا پروردگار پیمان بخشه اگر دعا کردن نبایا دعای پیغمبران نبایا ام دعایی که زكريا عليه الصلاة والسلام دعای من دال دکا خواه گوره من دالی پیدا بخشه ام دعای ایوب عليه الصلاة والسلام ام دعاء نبي كاتك خواهي قول للرقي دعاء پیغمبر أيوب عليه الصلاة والسلام ككردي خواهي قول شفاي بنادو نخوشقي لسر الأبرت ام دعاء كيونس دعاء كردني دعاء يونس نبايا ودعاء پیغمبران نبايا حتى أمر روش دنيا خرد بدبا يوسف لناو سكي حوتا كدا ما بايا كابو ام دعاءنا دعاء پیغمبران عليه الصلاة والسلام ذكريم استفادة عن لبكين شون بويكا بهميشا ام شوازه دعاء كرني كبيغمبران لقرآني بيروزدا دعايان بيكردوا بچينو خدمتيانو لقل پروريني خومانو لقل پروردگار بكاريان بينينو بوي بتوانين همان ام دعاي كبيغمبران كردوانو والله ما كشاب بقولت مجوري بقرينو اگر متابعه ما كرد بيت بو هم ام دعاني كبيغمبران كردوانو خو يقول فرمتي فاستجبنا له ايم دعاي بيغمبران من ورقتو والله مش ما عندنا كابو اما ذكري بو هم او دعاني كديكين بو هم شوازه كاني كديكين بين دعاي پیغمبران كينه بيوري اسا گنجك لاستادا بيويستي بچيا بيويستي بل خوشبوني خويا غرق گناه تاوان بو ذكري دعاي پیغمبران ودعاي او دعاي بياو چاكان وصالحان وبرح بياو برحمته كاني بيش اما كروشتون اوان بر بقرته بو جيان خوي بكاري بينته بيكاتو مناجات دقل پروردگار خوي من هندك شواز هي بدمي لدرجه دعاء كردن دورنا كيوينا من ليره وضل ام كسي كبيويستي شي هي كبنمونيك توشي نخوشيكي دروني بوا بيويستي بباباتي چارەسەرێکی دەرونیە لەگەڵ ئەوەی کە دەچێتە لای دکتۆرێکی بەڕێز و پێویستی بە بابەتە عیلاج و شتا ڕێکارەکانی لای دکتۆرەکانە جگەلەوە بابەتیش ترمان هەیە کە پێی دەکرێت دوعاکردن ئەم کەسە پێویستە دەرگای دوعاکردن لەسەر خۆی دانەخا ئەم کەسی کە گەنجێکە لە تەمەنی گەنجیدا غەرقی گوناه و چاوان بووە پێویستی بە دوعاکردنە پێویستی بە لە خۆشببینی پەروەردگارێتی ئەم نەسە قورئانە بەکاربێتێت کە دەفەرمێ أو كذا فرمي لا أو نص قرآني كذا فرمي لا تقنطوا من رحمة الله أو إيوا أجربناها كانت بقت كفي دريابه إسراف تان كربي لسرقناها كانت أو دقناها تان كربي لا تقنطوا من رحمة الله رحمتي خوي يقول لدز مدن ومزنا رحمتي خوي يقول أوان دكما ذكر جنجي شي برئيس كتعمزروي زواجه وبيوستي بزواجه دعاء ذاك على خوي يقول آية هستي كردوا درجاي دعاء كردنيك درجاي كهميشة ببردوامي لدرجاي پروردگار دا وكو آفرتك إلحاحي كر خوي يقول مضالي ببخشي ذكر لهم درجاي بتاعته درجاي خوي بسر خوي دا بكاتو ذكرت أم كساني كجيرودي كشي خزانين
جا کێشە خێزانەکان پێم وایە معلومی جەنابتانە گەورەترین کێشەیە کە لە ماڵدا بەڕاستی ئارامی دەرونی تێکدەدا بەڕاستی ئارامی ماڵ دەشتە شێوێنێ شیرازەی خێزان تێکدەدا دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەش دەرگای دوعاکردنمان لەبیر نەچێت یاخود دەکرێت ئەم هاوسەرە بەڕێزانەی کە منداڵیان هەیە بەڵام منداڵەکانیان لار و لەوێرن ئەویشمان پێویستمان بە دەرگای دوعاکردن بتوانین دەرگای دوعاکردن دەی خوای گەورە منداڵەکانمان بۆ ساڵح و یاخود صالح و بەڕەحمەت بکە یاخود ئەو گەنجە بەڕێزەی یاخود ئەو خوشکە بەڕێزەی کە زەواجی کردووە چەند ساڵێکە تا مەزروی گروگاڵێکی منداڵە لە ماڵەکەی خۆیدا ئەویش بتوانێت ئەم شێوازی دوعای پێغەمبەری زەکەریا بەکاربێنێتەوە داوای لە خوا بکە خوای گەورە منداڵێکی پێ عەتا بکە کەوابوو ئەمانە و چەندین خاڵی تر هەیە کە بتوانین لە ژیانی پێغەمبەران وەری بگرین بیکەینە بابەتێکی کردداری بۆ دوعاکانمان تا بتوانین ئیستیجابەی خوا وەربگرین زۆر باش مامۆستایان کاتی دوعا چ کاتێکە کات و ساتی تایبەتی خۆی هەیە کاتەکانی زۆرن مامۆستا دانیاری بەڕێز دەکرێت سەیەکی شەوک و باسمان کرد دەکرێت لە ڕۆژی جومعەدا بێ دەکرێت بینی قامەت و نوێژ بێ دەکرێت لە کاتی باران باریندا بێ کە یەکێک لە خاڵە گرنگەکان کە ئینسان کاتێکە باران دەبارێت بچێتە بەردەمی باران بارین و بارانیش بەڕەحمەت بکات و ئەو دوعانی کە پێویستی بیکە دەکرێت لە دوای نوێژە فەرزەکان ئێمەمانان ئێستا خەریکە دەبێتە عروف و عەدل ناوماندا لە دوای نوێژە فەرزەکان ڕاستەوخۆ مزگەوت بەجێدێڵین کە لە کاتێکدا جاران ئەم زیکرانە هەبوو دەمانتوانین دوای زیکرەکان و دوعاکانیشمان بخوێنین ئەگەر ئەم زیکران لە مزگەوتەکە نەما ئێمە خۆمان ئینتیزامات لەگەڵ خوای خۆمان دابنین دوای هەر نوێژە فەرزێک دوعای تایبەت بکەین باشترین دوعاکانیش بۆ هەموو تەمەنمان ئەو نەسە قورئانیە کە خوای گەورە فەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار دەکرێت لە پاڵ کەعبەدا بێ دەکرێت بۆ بەدەستخستنی دوعای من کارێت لە کاتێکی ژانە بچمە خزمەت دایک و باوکی بەڕێزم کە تەمەنیان مابێ بچم بڵم دایە جانیان بابی جان دوعای خێرم بۆ بکە دەکرێت لە کاتی دوعای ئەو کەسێک کە بەتایبەت کە ستەمیلێکرا دوعاکەی تێدا قبول بکرێ خوای گەورە دوعاکەی لەم کەسە وەربگرێ کاتەکان زۆرن ئەوەی کە من لە بیرم بێ دوعای ڕۆژوان دوعای ڕۆژوان لە دوای لە کاتی ڕۆژوشکاندندا ڕەحمەت لێبێت چ کاریگەریەک دروست دەکە کە ئینسان بتوانێت ئیفطارەکەی کرد ڕاستەخۆ پەنانە بە بۆ خواردن جارێ پێش ئیفطارەکە ئامادەکاری بکە زەمینە سازی بکە دقەیەک بتوانێت ئەم دوعانەی کە پێویستی پێێتی لە مێشکی یاخود لەسەر وەرەقەیەک بینوسێت و دانەدانە دوعاکە کولتوری زۆرە لە وڵاتانە هەیە مامۆستا ینی لەسەر سفرە ئەم خێزانە هەمووی پێشوینان بکۆن دەست بەرزەکەن و دوعا زۆر جوانە ماست مامۆستایان لە کۆتاییدا شتێکی دیکە ئەگەر مابێت یان مامۆستا پێش ئەوە منەوەی بپرسم کەسانێک هەن هەردوو ئاناکەن یان لەوانەیەوەکو خۆ دوتە دوای نوێژەکانێک سەر هەڵەسن ئەڕۆنە دەرەوە لە مزگەوتەکان کاتێکی تەواویان بۆ دوعاکردن تەرخان نەکردو یاخود کاتێک کەمیان تەرخان کردووە ئەم کەسانە چۆنن یاخود تۆ چیت هەیە لەسەرم جۆرە کاتانێکدا ناوبیان ڕەحمەت لێبێ مرۆڤ کە سەرەتا قسێکمان کردمان ئیبن قەیم دەفەرمێ بەتاڵایەکێ لە ناو جەستەی مرۆڤدا ئەم بەتاڵاییە بەخوا و بە نزاکردن و مناجاتکردن لەگەڵ پەروەردگار پڕدەبێتەوە باوەڕداری ڕاستەقینەوەی کە بتوانێت دوعا بکە بەڵام بەشێکمان دوعا باوەڕداریشی ئیتیزاماتی زۆر باششمانێ بەڵام لەگەڵ دوعا بینمان باش نییە دەکرێت نەسە قورئانە بەکاربێنین کە خوای گەورە فەرمێ ئین الذین یستەکبرون عن عبادتهم سيدخلون جهنم داخرین بەڕاستی ئەوانەی کە متەکەبیرن خوان پێ بەهێزە خوان بەزلی دەبینن ئێوە جا پێویستمان بەخوا هەیە بەڵام بۆ شێوەیە نەکە من بتوانم زەلیلی خۆم بخوا نیشاندەم جلو بەرگەکەم عکسکەمەوە لە کاتی باران بارین و لە کاتی کۆمەڵەکشدا من زەلیلی پێویست ناکە بخوا بینێن ئەگەر ئەم نیەتە ئەم نەمەتە لە ناو ژیانی ئێمەدا هەبێ با بترسین لەوەی کە داخرین شوێنێکە لە جەهەنەم بۆم کەسانێک کە دوعا ناکەن یاخود ئیستیکباریان هەیە متەکەبیرن بۆی کە پێویستەکانی خوا نابنن لای خوا ئەسڵەن کەسە عاقڵ و تێگەیشت و ئاوەزدار و خاوەن عاقڵەکانی وەکو جەنابتان و بینەرانی بەڕێز هەمیشە بۆ پڕبوونەوەی ئەو فراغە لە دڵیدا پەنا دەباتە دوعاکردن بۆی بتوانێت ئارامی دەرینی بەدەست بێنێت نەگەوەی کە دوورکاتەوە لە دوعاکردن کاوبێمە دەبێت دوعا بکەین باشترینی دوعاکانیش ئەو دوعایە کە بتوانین یەکەم جار ستایشی خوا بکەین بە سەڵاوات دەست پێ بکەین دواتر مەدحی خوا بکەین دواتر ئەو پێداویستانی کە هەمانە لەگەڵ خوای خۆمان دواتر سەڵاواتی کردن بۆی بتوانین دوعاکەمان خوای گەورە لەمان قبوڵ کە پێمان عەتا بکات دەستەکانە خۆش سپاس بۆ بەڕێز مامۆستا هێدی سەعید بانخواز بۆ لەگەڵیش مامۆستا زانیار عەبدوڕەحمان قورئانخوێنی خوا بەخێر بەسەرەوە چاومان تا کۆتایی مەجلیسەکەمان بە چەند ئاەتی لە قورئانی پیرۆز مامۆستا یان خزمەتە سەلامەت وافیزی نەکەین دواترە گەڕێنەوە باشە أعوذ بالله من الشيطان الرجيم كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق
والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى صدق الله العظيم. ربي دست خوش بخوای رب خی گەورە جەزاکەتون انشاءالله. بەڵێ خۆشویستان بەم شێوەیەش گەشتنا کۆتایی پرۆگرامی ئەم شۆمان هیوادارین جێ ڕەزامەندی خی گەورە و بێت و پاشانی جێ سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێ. پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین سپاسی سپۆنسەرەکانم ئەەکەم کە هەرێکە لە MK شۆپینگ کە ناونیشانیان دەکەوێتە بازاڕی بەختیاری بەرامبەر بازاڕی ڕازاوە یەکەم دوکانی لە چکە و بابەتی نوێشیان بۆ هاتووە بۆ جەژن ئەتوان سەرجانیان بکەن. هەروەها باخان حیجاب کە ئەوانیش ناونیشانیان دەکەوێتە بازاڕی سلێمانی تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 119 و 120 ئەویش کۆمەڵی بابەتی نوێی لە ئەتوانن دووبارە سەرجانیان بکەن. هەتا شەوێکی دیکە و خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کردبێ ئینشاءالله بخوای گەورەتان نسپێ تاعاتان قبول بدەین ئینشاءالله. زان و خۆشەویستان لە دوعای خێر بێبەشمان مەکەن ئینشاءالله هەمومان ئەم مەجلیسە تا بەرنامێکی دیکە بە خواتان دەست پێرین. خواتان لەگەڵ بێت. دەستش خۆش بکەن.